خەڵکی لە هیجرەتکردنیانە سێ پۆلن. پۆلی یەکەم ئەو کەسەی کە هیجرەتی لەسەر فەرز بووە، ئەوە ئەو کەسەیە کە ناتوانێت دینەکەی بە ئاشکرا بگرێ و ئەرکە دینیەکانی بە ئاشکرا جێبەجێ بکە، توانای هیجرەتکردنەکەشی هەیە، ئەمە بە پێی هەڕەشە خواییەکە فەرزە لەسەری هیجرەت بکە. مەلایەکە، داعیەکە، کەسایەتیەکی ئیسلامی و نووسەرێکە، چالاکوانێکی ئیسلامی و دەرکەوتووە، دین و فشاریان زۆر خستۆتە سەر، ناهێڵن دینەکەی بە شێوەیەکی باش ڕاگرێ دروشمە، دینیەکانی جێبەجێ بکە، جمعە و جەماعەتی بکە، فەرزە لەسەر ئەمە هیجرەتەکە بکە. خوا گەورە دەرهەقی کەسانی وا هەڕەشەی کردووە کە ئەفەرمێ إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيما كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصير. ئەو کەسانی کە فریشتەی جانکێشان ئەمانە کەستەمیان لە خۆیان کردبوو، فریشتەکان پێیانەوتن ئەرێ ئێوە بۆچی چارە نووسان وا خراپە، بۆچی وا کەوتونەتە ئەم حاڵەتەوە خراپەوە؟ وتی وەڵاهی ئێمە لە وڵاتی خۆمان نابووین و لاواز و بێدەسەڵات کرابووین و مستەضعف بووین و فریشتەکانیش لێیانە پرسن ئەدی ئەو سەرزەویی خوای گەورە ئەو هەموو پان و پۆڕیە چی بوو لە بەردەستانە؟ جێ ئێوەی لێ نابووە تا هیجرەت بکەن؟ ئەوانە ئەنجا خوای گەورە فەرمێ جێ حەوانەوە و ئەمانیان دۆزەخ و چارە نووسیان زۆر خراپە. ئێ باشە خۆم هەر ئەهلی ئیمان و ئیسلامن، بەڵام ئەم چارە نووسیان خراپ بووە. ئەم هەڕەشە سەختە بێگومان لە کەسێکەکرێت کە فەرزی کەوت بێتە سەر و ئەنجامی نەدابێ. فەرزەکەش لێرە هیجرەتکردنەکەیەتی کە نەیکردووە و ئەشی توانی بیکە، تەبەن قسەکە لەسەرەوەی کە ئەیتوانی بیکە. هیجرەت تەواوکاری فەرزەکەیە، هەرچی شتێکیش کە تەواوکاری فەرزێکی تر بێ واتە فەرزێکی تری لەسەر وەستا بێ ئەویش فەرزە لەسەر قاعیدەی ما لا يتم الواجب إلا به فهو واجب. مادام فەرزی جیهادەکەش لەسەر هیجرەتەکەیە کەوا بوو هیجرەتکردنەکەش فەرزە لەسەری. ئەمە پۆلی یەکەم ئەو کەسانن کە ئاوا دەرکەوتون و فەرماندەن و ڕێبەرن و کەسانێکن کە ئیشەکان پێ ئەکرێ هیجرەتەکە ئەتوانن بکەن، تەمەنە بێت لە توانانە هەبێ کە بتوانن و بشزانن کە لەسەریان فەرز بووە بتوانن هیجرەتەک بکەن، بەڵام خۆیان مقەسرە بن و نایکردن لەبەر حەزی دنیایی، لەبەر ماڵ و مناڵ، لەبەر خان و بەرە، لەبەر بەرژەوەندی و کەسابەت و معاش و شتێکی وە، یان لەبەر ئەو شوێنە هیجرەتی بووەکەنە بێ بە فەقیرانە بژین. ئەلەم بابەتشتە ناشەرعیانە تەمەن کە بە عوزر حساب نابنەمانە. پۆلی دووەم ئەو کەسەی هیجرەتی لەسەر نییە، چ لەبەر نەتوانین و نەزانینە، چ لەبەر نەخۆشیە یان ناچارکردنیەتی لەسەرمانەوەی لەوێ، یان لەبەر لاوازی جەستە و نەتوانین و ڕێبڕینی زۆرە وەکو ژن و مناڵ و هاوشێوان، ئەمانە هیجرەتەکان لەسەر فەرز نییە. چونکە لێرە ئەم ئیستیضعافێتیە بزانە من هەموویم بە دێڕێکەمووی باس کرد، بەڵام ئەم مەرحەلەی ئیستیضعافیە کۆمەڵەش دەگرێتەوە. ئیستیضعافێکیان بەدەنیە، عەجزێکی بەدەنیە، خۆی بەدەنی لاوازە و ناتوانەیە لەبەرەوەی نەخۆشە یان پەککەوتەیە یان سیارەی دەست ناکەوێ یان وڵاخێکی نییە پێی بڕوە یان پارەی نییە سەرفیکە و پێی بڕوە، ئەمان ڕێگرتنێکە بربەستێکە لە ڕێە. ئەشێ هەر ئەمە جەستەی ساغ بێ بەڵام دوژمنان نایهێڵن، ئەوراقی پێ نییە سەفەری پێ بکە، هەوەیەکی پێ نییە، لە سنوورێکە ئەگیرێ، ناتوانێت بچێتە دێک لەوێ ئەناسرێتەوە، ناتوانێت فڵانشت بکەوەکو لەم زەمەنی تەکنۆلۆژیا کە زۆر پێشکەوتووە. ئەمە ئەگەر هاتوو ئەم عەجزەی بۆ دروست بوو بەڵام خۆی حەزیە کرد بچێ و هەوڵیشی ئەدا بچێ، ئەمە مەعزوورە. یەکێکی تر نازانێ، بەڵێ ئەزانە لەسەری فەرزە هیجرەتەکە بکە، بەڵام نازانێت چۆن دەرچێ. کابرا لە هەولێرە لە سلێمانی لە قەزاو ناحەیەکە گیری خواردووە و نازانێت چۆن بڕاتە کوێ، بچێتە ئێران، ئەی لە ئێران چی ئەکا، چۆنەگاتە ئەوێ، بڕێکێیا بڕوە، یان لە شوێنێکە سەیتەرە هەیە، یان لە مەتارە ئەگیریان پاسپۆرتێکی پێنیان تەزویراتێک کەشفە بێ لێی، هەرچی شتێک کە هەیە لە بەردەستیەوە سەیرەکە، زانینی چوونەکەی، زانینی هیجرەتکردنەکەش بۆ خۆی لێی بۆتەوە بە ئیستیضعافێکی تر چونکە نەزان کەوتووە. ئەمانە هەمووی ئەبن بە بربەست، بەڵام هەوا و هەوەسی تێکەڵ نەبوو بێ، تۆ ڕەنجەکەت دابێ، هەوڵەکەت دابێ. وەکو دکتۆر عەبدوڵعەزام ڕەحمەتی خوای لێبێ جارێک شتێکی تەزویریان هەوێکی تەزویریان بۆ کابرایەک کرد،
هەر سەیری کردوتی باشە وەڵڵاهی ئەمە زۆر لە ئەسڵەکە ئەچێت لەبەر ئەسڵەکە بۆیان دروست کردووە بەس مدەتێکی زەمەنیان زۆرتر پێدا بوو ئیتر هەر ئەم سەرسەری کردوتی وەڵڵاهی ئەمە زۆر لەوە ئەچێ بەس باشە ئەمە تەواوە هیچی نەماوە هەموو شتەکانی ڕێک و پێکە دکتۆر عەبدوڵڵاه بە ڕەحمەت بێ خۆ فەرمی هەر دوورکان نوێژی ماوە براکەم یعنی هەموو وەسیلەکانت لە بەردەستایە و کاملە ئێستا ئەخذ بە لە سوابەکەت تەواوە تەوەکولەکەت نوقسانە دوورکان نوێژ کۆ تەسلیم بەخوای گەورەی کە ویشەکە بکە ئەم کابرایە ئیتر عوزری نامێنە لە هیجرەت نەکردنەکەی خاستن کە ئەوی شانیان بۆ تەرتیب کردووە ئاوە ئەم کەسە ئەشێ خاوەن عوزر بێ بەڵام ئەشێ دیسان خاوەن عوزر نەبێ حەسەب حاڵەتەکان بە تەکید هەر حاڵەتێکیش ئەحکامی تایبەتی خۆی هەیە دائیمە ئێمە کە باس لەم حاڵەتە ناکەین باز لە حاڵەتە گشتیەکانەکەین لەبەرەوە ئەشێ حاڵەتێکی گشتی بۆ نمونە 1000 مسلمان بگرێتەوە بەڵام لەم 1000 مسلمانەیەکیان حاڵەتێکی تایبەتیە یان دە کەسیان حاڵەتی تایبەتیانەیە ناتوانن خوای گەورە لە فەرزێتی هیجرەتەکەیە ئەفەرمێ إلا المستضعفين من الرجال والنساء والولدان ئەمانە ئیستثنا کردوون لەو مستضعفانە پیاویشن من الرجال والنساء والولدان لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا فأولئك عسى الله أن يعفو عنهم وكان الله عفوا غفورا أما جگە لە مستضعفە داماوانێکە لە پیاوان و ژنان و زارۆک کە نەدەتوانن و نەدەزانن چۆن و لە چۆ ڕێ هیجرەتەکە بگرنەبەر ئەمە هەر جەستەییە یان زانینەکەیە یعنی استضعافی علمیە استضعافی جەستەییە استضعافی فکرە استضعافی جیانەبوونەوەی جانەکردنەوەی ڕێگاکان و شێوەی کارکردنەکانە یان نازانە لە چۆ هیجرەتەکە بگرێتە بەر و ئەوانە اینجا خوای گەورە فەرمێ ئەوانە بە تەکید خوای گەورە لێیان نەبورێ چونکە خوای گەورە کە فەرمێ عەسى الله أن يعفو عنهم ابن عباس فەرمێ بە تەکید یعنی خوای پەروەردگار لێیان نەبورێ خوای گەورەش لێبوردە و لێ خۆش بووە سێهەم پۆلی ئەم کەسانە ئەو کەسەیە کە هیجرەتی لەسەر فەرز نییە بەڵام پەسەند و چاکترە ئەگەر هیجرەت بکە ئەمەش ئەو کەسەیە کە ئەتوانێت دین و دینداری خۆی ئاشکرا بکە لە دارالکوفرا بمێنێتەوە بۆ ئەم پەسەندترە هیجرەت بکە چونکە مسلمانانی مهاجر و ئەهلی جیهادەکە بەهێزترە بن بەم زۆرترە بن ئەم بەشداریەکە لەگەڵیانە یارمەتیانەدا وزەی لەگەڵ وزەی ئەوان و توانای لەگەڵ توانای ئەوانە بەگەڕەخا کۆمەڵێکی بەهێزتریان لێ دروست دەبێت لە هەمان کاتیشە ڕیزی کافران و کۆمەڵگەی دەسەڵاتیان جێهێڵێ خۆی لەو هەموو کوفر و بێدینی و خراپەکاریە دوورە خاتەوە کە ڕۆژانە لە کافرانەوەی بینێت کە ئەو بۆ خۆی لە خۆیان ئیستضعاف بوونێکی ترە حربی عەسابێکە لەسەر دەرونی بەڵام ئەمە هیجرەتەکەی لەسەر فەرز نییە مادام ئەتوانێت ئەرکی دینەکانی خۆی جێبەجێ بکە ئەتوانێت بە ئاشکرا دروشمە ئیسلامیەکانی نوێژ و ڕۆژ و تاعەتی هەروەها داوە و بانگەواز و ئیشێکی لەمانە بکە چونکە خزمی فڵان کەسە بەرپرسێک داڵدەی داوەگرتوێتی خۆی من ناچاری کۆچکردنەکە نەکراوە عەباس خوا لێ ڕازی بە مامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مسلمانیش بوو هەر لە مەکە مابووە یان نوعایمی نەحام خوا لێ ڕازی بە کە ویستی هیجرەت بکا بۆ مەدینە هۆز و تیرەکەی کە بەنو عەدی بوون هاتنە خزمەتی و پیانوت هەر لە نامانە بمێنەرەوە لەسەر دینی خۆشت بۆ خۆمانت پارێزین ناڵین دەستی کەست بگاتێ بەردەوامیش بە لەسەر ئەو چاکەی کە لەگەڵ کەس و کارەکانە ئەتکرد پێشتر چونکە سەرپەرشتی هەتی و بێوەژن و داماوەکانی بەنو عەدی قەومەکەی خۆیە کرد بە خەمیانەوە بوو بۆیە لەوێ مایەوە پاش ماوەیەک هیجرەتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو قومك كانوا خيرا لك من قومي لي قومي أخرجوني وأرادوا قتلي وقومك حفظوك ومنعوك فقال يا رسول الله بل قومك أخرجوك إلى طاعة الله وجهاد عدوه وقومي ثبطوني عن الهجرة وطاعة الله أو نحو هذا القول أما ابن قدامة هنا هاويتي ولا مغنية نفرمي پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرموو تیرە و هۆزەکەی تۆ بۆت باشتر بوون لە تیرە و هۆزەکەی من بۆ من تیرە و هۆزەکەی من دەریشیان پەڕاندم و ویستیشان بمکوژن تیرە و هۆزەکەی تۆ لە خۆشیان گرتیت و پاراستیشیانیت نوعیم فەرمووی ئەی پێغەمبەری خوا تیرە و هۆزی جەنابەت چاکتر بوون ناردیانیت بۆ ڕاپەڕاندنی فەرمانی خوای گەورە کە هیجرەتکردنەکەیە و جیهادی دوژمنانی خوش بەڵام تیرە و هۆزەکەی من ڕێی هیجرەتکردن و جێبەجێکردنی فەرمانی خواویستیان لێگرتم یعنی نان هێز و بە نسیبم ببێت طبعا ئەمە ئەدەبی
قسەکردنیان بۆ لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسلام پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسلام فەرمێ قەومەکەی تۆ باشتر من لە قەومەکەی من قەومەکەی من هەموو تیرە و خزم و کەسوکارەکانی خۆم هەموو گەلە کۆمەکیان لێکردم و ویستیان بمکوژن دەریشان کردم لەو شارە بەڵام قەومەکەی تۆ لە خۆیان گرتی تووتیان باشە دیفاعیشت لەکەی بەڵام ئەو بە ئەدەبێکی جوانەوە لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسلام فەرمێ نا هەروەکو کە خۆت چاکتری لە من قەومەکەشت لە قەومەکەی من چاکترن ئەمەش تەبعەن ئەدەبێکی جوانە لە قسەکردنیانە